ئایا تا ئێستا لە خەوتدا سەردانی گۆڕستانت کردووە یاخود تا ئێستا لە خەوتدا سەردانی گۆڕی کەسێکی ناسیا و نزیکی خۆتت کردووە؟ ئایا پێت وایە ئەو خەوە نیشانەی مردنە یاخود پەیامێکی گرنگی بۆ دنیا و دواڕۆژی تۆ تێدایە؟ جا لەگەڵم بە با لێکدانەوەی ئەو خۆت پێ بڵێم، چونکە دڵنیا بە لەوەی ئەوەی کە پێت دەڵێم ئەگەر جێبەجێ بکەی گۆڕانکاری بەسەر ژیانت دادێت. بەڵام بەر لەوەی کە دەست پێ بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە، چونکە دڵنیا بە ڕۆژانە ئێمە زانیاری ڤیدۆی بەسوود بۆ تۆ دەنێرین بۆ ئەوەی لە ڤیدۆکانی دیکەشمان بێبەش نەبی. سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە و لایک و کۆمنتیش لەبیر مەکە. وەرە بابەیەکەوە لێکدانەوەی ئەو خۆت پێ بڵێ. ئەگەر کەسێک لە خەویدا سەردانی گۆڕستانی کرد یاخود لە خەویدا گۆڕستانی بینی، ئەو خەوە هێمای سێشتە. یەکەم ئەو خەوە هێمای ئەوەیە ئەو کەسانە زۆر بیر لە مردن و قیامەتی خۆیان دەکەنەوە، بۆیە ئەو خەوە دەبینن گۆڕستان لە خەودا دەبینن یاخود لە خەویاندا دەبینن کە سەردانی گۆڕستان دەکەن. واتە ئەو کەسانە بە زۆری ئەو خەوە دەبینن کە بیر لە قەبر و قیامەتی خۆیان دەکەنەوە کە سروشتی ئینسانی ژوایە، بەتابەتی ئەگەر چۆتە منێکەوە بیر لە مردن و هەروەها لە دواڕۆژی خۆی دەکاتەوە. دووەم ئەو خەوە نیشانە و ئەوەیە کە پێویست دەکات تۆی موسڵمان بە خۆت دابچیتەوە، حیسابێک بۆ قەبر و قیامەتی خۆت بکەیت، بەتایبەتی ئەو کەسانەی کە گوناه و تاوانیان هەیە نەگەڕاونەوە بۆ لای خوای گەورە. ئەگەر لە خەوتدا گۆڕستانت بینی یاخود سەردانی گۆڕستانت کرد، ئەوە پەیامێکە لە خواوە پێت دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای گەورە، لەو کەم و کوڕیەی کە هەتا تەوبە بکە و وازی لێبێنە و بۆ لای خوای پەروەردگاری خۆت بگەڕێەوە. سێم ئەو خەوە نیشانە و هێمای گیر و گرفتی ژیانە. هەندێک جار بۆ هەندێک کەس نیشانەی ئەوەیە ئەو کەسانەی کە دەبینن لە خەویاندا سەردانی گۆڕستان دەکەن یاخود گۆڕستان دەبینن، نیشانەی هەبوونی گیر و گرفت و خەم و خەفەتی ژیانە. خوای گەورە هەموو لایەکی لێ بەدوور کات. جا ئەگەر لە خەوت داوات زانی کە سەردانی گۆڕستانت کردووە یاخود گۆڕستانت بینی، بەڵام دڵت ئاسوودە بوو، دڵت ئارام بوو، یعنی هیچ نەترسای ناڕەحەت نەبووی، ئەو خەوە خەوێکی زۆر باشە و هێمای ئەوەیە کە تۆ حەز دەکەی بگەڕێەوە بۆ لای خوای گەورە، حەز دەکەی تەوبە بکەی، حەز دەکەی لەگەڵ خوای پەروەردگار ئاش بیتەوە. بۆیە وەکو مژدەیەک ئەو خەوە دەبینی کە ئەو خەوت بینی مژدەت لەبێ بگەڕێەوە بۆ لای خوای گەورە و خوای گەورە خەوێکی بۆ ناردووی پێت دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە بکە لە هەرچی کەم و کوڕی و گوناه و تاوان هەیە. بەڵام ئەگەر لە خەوتدا سەردانی گۆڕستانت کرد یاخود گۆڕستانت بینی بەڵام ترسای و دڵت تەنگ بوو، ئەو خەوە نیشانەی هەستکردنە بە تەنیایی و هەندێک جاریش هێمای هەبوونی گیر و گرفتی ژیان و هەروەها کێشەی ژیانە. بەڵام کەەوە خۆشت بینی ناومێت مەبە، پشت بە خوای پەروەردگار ببەستە، چونکە دڵنیا بە خەوەکان یان بۆ دڵخۆشکردنە یان بۆ ئاگادارکردنەوەی لە شتێکی گرنگ کە پێت دەڵێ پێویستە ئینسان بەخۆی دابچێتەوە و ئەگەر کێشە و گرفتیشت هەبوو پشت بە خوای گەورە ببەستە و هەروەها ڕوو لە خوای پەروەردگار بکە و هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببە، چونکە کلیلی چارەسەری هەموو گرفتێک و ناخۆشی و ناڕەحەتیەک لە لای خوای پەروەردگارە. ئەگەر لە خەوتدا سەردانی گۆڕی کەسێکی ناسیاوت کرد، سەردانی گۆڕی کەسێکی نزیکت کرد لە لای دانیشتبووی، ئەو خەوە نیشانە و هێمای ئەوەیە کە تۆ ئەو کەسەت هێشتا لە دڵ دەرنەچووە، هێشتا پەرۆشی ئەو کەسەتە، لەگەڵ ئەو کەسە بینت باش بووە و هێشتا ئەو کەسەت لە یاد نەچووە، بۆیە لە خەوتدا خەوی پێوە دەبینی. ئەوەی کە گرینگە کاتێک کە خەوت بینی بە گۆڕی کەسێکی ناسیاوەوە کە سەردانی دەکەیت، دوعای خێری بۆ بکە و سەدەقەی بۆ بکە، چونکە خەونەکان بە زۆری کە ئینسان بە مردووەوە دەیبینێت باشترین شت ئەوەیە کە سەدەقەی بۆ بکەی و هەروەها دوعای خێری بۆ بکە. ئەوەی کە پێت دەکرێت لە سەدەقە و لە دوعای خێر مردووەکەت بێبەش مەکە. با بڕۆین گۆڕستان بەجێ بێڵین. بەڵام بەر لەوەی کە دەرچین لە گۆڕستان با ئەو خەوەشت پێ بڵێم، ئەگەر کەسێک لە خەویدا وای زانێت کە گۆڕستان بەجێ دێڵێت دەڕواتە دەر لە گۆڕستانەوە، ئەو خەوەخەوێکی زۆر باشە و هێمای کۆتایی هاتن و ڕزگاربوونە لە گیر و گرفتەکانی ژیان و خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان. جا تۆش بە هەر شێوازێک خەوت بە گۆڕستانەوە بینی، هیچ مەترسە و قەلەق مەبە، بەڵکو ئەوەی گرنگە کاتێک کە گۆڕستانت بینی، کاتێک کە سەردانی گۆڕستانت کرد لە خەودا، هێمای ئەوەیە کە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار، حیساب بۆ قەبر و قیامەتی خۆت بکەین. گرنگ ئەوەیە لە ژیانتدا شتێک نەکەی کە کاتێک کە هاتیە ناو گۆڕ خەجاڵەتی لای خوای پەروەردگار بێت. بە هەر شێوازێک خەوت بە گۆڕستانەوە بینی، بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار، یاخود هەر جۆرە خەوێکی دیکەت بینی
قەلق مەبە و مەترسە گرنگ ئەوەیە لە ژیانتدا شتێک نەکەی خەجاڵەتی لای خوای پەروەردگار بێت و خوای پەروەردگاری خۆت تۆڕەکەی چونکە دڵنیا بە ڕۆژێک دێ هەمومان دەینە ناوگۆڕ و ماڵی حەقیقیمان ناوگۆڕە شتێک مەکە خەجاڵەتی لای خوای پەروەردگار بێ لەو ڕۆژەیەدا ئەگەر ئەو ڤیددیۆت بەلاوە بەسوود بوو سەبسکرایبی یوتیوبەکەمان لەبیر مەکە لایک و کۆمنتیش لەبیر مەکە بۆ ئەوەی لە بینینی ڤیددیۆکانی دیکەشمان بێبەش نەبێت چونکە دڵنیا بە ڕۆژانە ئێمە زانیاری و ڤیددیۆی بەسوود دەنێرین پێشنیاری لێکدانەوەی هەر خەوێکی شت هەبوو یاخود بە هەر جۆرێک خەوت بینی بوو بۆم لە کۆمنت بنووسە تەماشای کۆمنتەکان دەکەم و بە زۆیی بە ئیزنی خوای گەورە وەڵامت دەدەینەوە. وەسەلام عەلەیکم ورحمة الله وبركاته.